كان شلون جماعة هموش باشا ببورن أو كان دقيقة دواكتم كلا ولا زود دواكتم كلا كاك والله يوم عيد كردان أبو راسي حيف على محمد أوليات معيدة كان أو كرداني بيتو كان دواكتم يدخل هذه خال على محمد بيستسيو هش دقيقة دواكتم هش هزاجة دايلة بدنا كم برزان خوش يساني على محمد أولا خدمة أنا مكاكي شلون كان باش أشكر أحوالتنا شلون جنان قليل ما كان إيوه شلون باش أشكر دم باسي إيوه هموش باشا مارو منو سلامة نشكر يا أخوة همولها باش بن برزان أمشو نازم لشو دس بيكم براسي أرى والله نازم براسي لشو دس بيكم قلت أنا زانن من لجيان ما طاقتي شي شخصيش كسيكم نية بلام هندي أواني كلا بوستانو أو اندبي أخلاقية كان براسي أقل باسي أنكم ناكيت أما أول إن جابا فلما كان با أما ترتيب كم توزيك كلك أما نبيت أدو بخونوكو على محمد ليكك أدو بخونو بقول ما تنبم يوداني شن مجموعة برادر وشيت هل أو زحليتي كانوا نازانم أوشتانيتي كانوا ويتي قال لك شعبي خورو عيبوش عيبيني دايلي بدناكين كاكا ألنجا دايلي بدناكين بقول ما نبم مالي بسيبيان صالي كتيو باتي معاشتنا نقصناكم من هشتاق دواكتم هم يلا وبدرن هاتوي أو كاكا شو الشباب بريمن تتحمل أنا بكاكا توزي وجدان كاكي جان أي هوال على الله عزيزان خوش ويساني على محمد من شنجار بأيو متوا من لبرانبر يشيتيو بارتيا بتايبتي باوجد أخم خليك يخنيش مالي على محمد هوالي بال لبرانبر يشيتيو بارتيا كاكا قسكاني من للروة بقول بانتان من رخنم ليشيتيو بارتي نية من رخنا ليشيتيو بارتي ناقرم من رخنا لسر كدايتي وبن كدايتي ومسؤولي ام بوستو او شارواني او نازانم فلان في سارو او انا من رخني لي ناقرم براسي من لقل امانه شر جوازه زماني رخنا جوازه يعني ايوه بيتان وايا على محمد او اندف فقيره نزان زماني رخنا شونا نزاني او شونا هموي ازانم كاكا بلا من لقل امانه شرمه الحقيقه من كباسي خاون بوسيغا كم امي بيشكين بويا همشتي بيعلم راسيا هندي برادر هي بي قلنا كاكا والله وقسانا او كاكا من مي بردو خشونا مجتمع كاكا شنك امزل ما ببوني بوستك بو بخاوني چندين مليون دولار تو بيننا مجتمع اما السوق براسي بكلامتي بقيت الجيل بي بيشكيني الحقيقه تو رخنا لتشيغدي كاكا خو رخنا قرتين اكري دقيقي معرفي هي بون منام تو يشنو كويه كي دراسه كي رخني ليغري الم بابتانم ديالي ديك هي لشونه كرخني ليغري ابها ماشكل بلام كاكا اوي كمن لبرامبر امانيه كي باتي كم اما شر كاكا حتى بابا تو شركان لسر كومالغاي قشتي ليغري شركان لسر ازادي ليغري شركان لسر مافكان جنان وكشان ليغري لسر همو امانه ليغري باشنيه لكاكا لاني خوم سيوبين صال لتمني خوم لأوروبا بوم لسر أوقسو باسي كأي كم أمانة ريجان ندابر مولاتك يخون كاكا من باوك من بجيش تو أما صجار مدخو أمشي لبين ناشتوا باوك من بجيش تو السرحال بكلاو جامانوا بجري شالوا بكلاشي هوراميو كاكا بكلاشي أو يكبر بكلاشي هورامي كاكا من بينيومتوا كبا إسعاف أماني ما بو ابن بو نخوش خانه باشا برا خوش كسوكار آموزا بوزا رفيق همو أمانة مردن نمتو أنا برمجة دارميتا كانيان كشي هندي كسن لسيماني هودي دانشتونو كوقت يكسر سن مسؤولي كي دسا كم تلفونا كان كاقا محمد كاكا أول نابي وكاكا تشينا ببرا تو شو زاني معاناتي على محمد شي كاكا تو كي أقل معاناتي على محمد بقرباني بم تو شو زاني من شون لو أنا خوشة بمكا بون بخاوني بوست سدماني حسبي بعث كأيما دشي بعث أمانة كذا لشي هلانية كابن براسي باشا يعني منطقي ثانية تو بيك ليلى أرى محمد الله أرى محمد تو أو النبي أقصر كل بيك بيلاو خد الدميان وبراسي أو أنا كاكا منطقي ثانية تو بوست أي بكس يجيكتي نشتماني أم بوستا لما وصلوني كأبي بخاوني 10 مليون دولار يعني تو دي من احترامي بقرم ها أدي من بحرمتي بينكم أدي باتباتيني بينكم شو اشتيوا بكاكا شيء عم يفتري بابا رخني أخلاقي لإنساني بأخلاق جيره باشا رخني أخلاقي لإنساني كده ككرامتي هبه كأبروي هبه كشرافتي هبه براسي أما أنا همو أم برتا أو بري كوملك لإنسان هربي أبرو كاني كومل جاي كردي لبروا هرشي بما نام كاش قريم لنا كاكا تلفونا كان كاكا رمولا كاكا وجواني وقصانو وكله يعلن شي ولا بو مثلا الجن بابجان
ئێوە بڕۆن مێژووی فەڕەنسا بخوێننەوە لە لوئی یەکەمەوە تا لوئی هەژدە بزانە کە ژن چڕۆڵێکی بینیوە لەو کۆمەلگای ئێمەیە خۆ کاکە کە ئێمە باسی مافەکانی ژنانەکەین ئێمە باسی مافی شاناز ناکەین کاکە باسی ژنی مەسئولەکانێکی ناکەین باسی ژنی بنەماڵی بازانەکان ناکەین باسی نازانم ژنەکەی سەدام حوسێن و شای ئێران و نازانم ئەمانە ناکەین ئێمە کاکە کە باسێک ئێمە باسی مافەکانی ژنانەکەین باسی مافی ئەو ژنانە ئەکەین کە بەڕاستی مافیان خوراوە کە بەدبەخت کراون کە ئەو کچانەی بە زۆر ئەدرێن بەشوو ئەوەی کە ئیهانە و سوکایەتیان پێکرێ ئەوەی کە بێحورمەتیان پێکرێ ئەوەی کە مافەکانیان زەود ئەکرێ ئێمە دیفاع لەو ژنانە ئەکەین واتە لە ژنانی چەوساو لە ژنانی قوربانی کەچی تۆی ئەڵێ کاکە تۆ باسی شاناز مەکە لەبەرەوەی شاناز ژنە کۆرە بابە ژنە یا ژن نیە بە جەهەنەم بابە و دزە برای من تۆ بڕۆ مێژووی عوسمانیەکان بخوێنەرەوە بزانە کە سەرلەبەری ژن چڕۆڵێکی تیابینیوە کاکە ژن هەیە کوڕی ژنەکەی ژنی مێردەکەی تری با بڵێن دشە چی پێڵێن ئێوە نازانم ئەوە کە دوو کە ژنی پیاەگە بن کوڕی ئەوی دەرمانخوا کردو بۆی کوڕەکەی خۆی بجێگرەوەی باوکی بێ باشە مێژووی مرۆڤایەتی پڕە لە زوڵم و ناحەقی ئەو ژنانە کە کردویانە کەواتە ئێوە بە من مەڵێن ئەو ژنە کاکە ئەو ژنان بابا شیرین ئامێدی هەبوو کە پارتی بوو باشە ئەمە دانیشت بووی کاکە من دیفاع لە ژنانەکەم و لە مافی ژن و ئەلم بابەتەنە لە ئاخرا مقابلەیەکەن لە ڕووداوە ئەڵەچی من توانیم دەیان ژن بکەم بە پارتی من توانیم ڕێبازی بازنی ئەمە ژنی چییە بابا ئەمە بێ سوچی کەی بەڕاستی ئەبێ بێحورمەتی کەی ئەمە یعنی خەڵک تۆی نردووە ببی بە سکرتێری یەکێتی ژنانی پارتیە یا چی ژنانی پارتیە ڕێکخراوی ژنانی پارتیە بۆ ئەمەی نردووی تۆ کە بڕۆی ئەم کارە بکەی کەچی سێرەکەی وەڵام من ژنم کردەوە بە پارتی تۆ ڕۆشتی داوای مافەکانی ژنانکەی ژنەکەی بە پارتی ئەوەی کە قوڕەکەی بەسەریانە کاکە ژنێژ مژن بە پارتی کاکیجیان چۆن شتی وابێ برای من یعنی شتەکان هەمووی تێکەڵاویان کردووە کاکە من وەکو ئێوە بیر ناکەمەوە ئێوە ژیانی شاهانەتان هەیە ئارام ئەحمەد قوڕی کراوە بەسەرا کاکە بە قوربانێ بم ناکرێ تۆ بە من بڵێ ئارام ئەحمەد کاکە ئەوە ژنە ڕێزی بگرە و ئەوە پیاوە ڕێزی ناگرم بە قوربانێ بم ڕێزی ناگرم کاکیجیان تەواو کەی ئێوە وەکو حیزب وەکو پارتی وەکو یەکێتی وەکو ئەمە ڕێزی ئارام ئەحمەدتان گرت بەسەر چاو ڕێستانەگرم ڕێزی خەڵتانی ڕێستانەگرم بەڵام من ناکرێ بەڕاستی ژنەیان پیاوە ملیۆن هاتوولای دزیوە تۆ هینکەیت تۆ بڵێ وەڵا کاکە دز هەر دزە ژن بێ یا پیاو بێت باشە بێحورمەت هەر بێحورمەتە پیا بێ یا ژن بێت تەواو وەکو چۆن ئینسانی شەریف هەر ئینسانی شەریفە پیا بێ یا ژن بێت تەواو بۆیەکە من دیفاع لە مافی پیاوانەکەم لە مافی ژنانیش یەکەم بەڵام ئەو ژنانی کە مافیان خوراوە نەک دیفاع لە شانازکەم نەک دیفاعکەم لە بەنمونە لە بەڕێوەبەری شارەوانی سلێمانی یا دیفاعکەم لە ژنی بەنمونە ژنەکەی ئاسۆ ئەڵمانی کە لە کۆڵم دانیشتووە ژنی ئاسۆ ئەڵمانی باش نییە خاوەنی ملیۆن دۆلارە چۆن تۆ دیفاع لەو ژناکەی کاکە چۆن ئەو ژنە بێت تۆ بێحورمەتی پێ پەتپەتێنی پێ بکەیت لەبەرەوە هەمیشە من ئەو قسەی خۆم کردووە عزیزانەوە بۆی هەڵناسم ها بەخوا خوارەوە تراکسوودە کاکە بەس ئەوە نەمچلی کوردی لەبەرایە ئەوە لەبەر ئەوە تا هەڵناسمە سەر پێ جا عزیزانی ئارام ئەحمەد هیوادارم کە ئێمە لە یەکتر تێبگەین من ڕەخنەم نییە کاکە من وەکو شێخ ڕەزا باشە وەکو شێخ ڕەزا ئەمانەوێ ئەمە داشۆرێ هەموو ئەمانە داشۆرن بەڕاستی ئەمێ حیان پێوە ئێستا من شیعرم هەیە بۆ لیلۆسخان تا ئێستا بڵاوم نەکردوێتەوە باش نییە ئەویش لە بەدڵی مەجموعەی خەڵک بڵاوم نەکردو بەڕاستی شیعرەوە بۆ مردووە کاکە تەواو ئایلەوە بەڵام شعری هەجووە وەکو شێخ ڕەزا مافی خۆمە باشە وەکو شکری فەزڵی ئەوان بە شیعر وتویانە بەڵام من بە شەفەهی بە قسە ئیڵێم کاکە چ جیازێکیە جیازی نییە کاکیجێت بۆچی لەبەرەوە ئەو شتانە بە ئاسایی وەرگن سەری کەن ئازیزانی ئارام ئەحمەد هیوادارم هەمومان لێکتر تێبکەین هەمومان لێکتر حاڵی بین کاکە من لەگەڵ ئێوەیە شەڕمە من ڕەحمتان پێ ناکەم لە حەقیقەتە ئەگەر ڕێزی کەسێک بگرم بە نمونە کەسێکە لام حورمەتی هەیە ئەکرێ سەرفە نەزەر لێ شتێ بکەی ئەوانە بەڵام ئەگەر دزی و گەندەڵیشی کرد بەخوا لە باوکی خۆم خۆش نابم بەڕاستی کاکیجان دیفاعیان ئێوە دیفاعیان لێ مەکەن باش نییە لەبەرەوەی کە نزیکن لە یەکتر و بەیەکەوە ئەمانتان هەیە دیفاع لەوان مەکەن کاکە منیش ئەوە ناکەم لە ڕاستیە تەواو گوتو کرمانجی وەڵڵی عەزیزان کابرا سێرەکەی لەو سلێمانیە لە هەولێرە بڕواتان هەبێ لە ماوەی 5 ساڵە بۆ بە خاوەنی 20 ملیۆن دۆلار کە باسی یەکەم یەکێ تەلەفۆنەکە جا هەموویشیان مەجموعەیە کوڕەکان بە شوێنەوەیە یا گوێنە دەن بە نمونە بە پارە یا تەلەفۆنەکە کاگەڕان بەخوا وانییە ئەوە زۆر پیاوی چاکە ئەوە یارمەتی خەڵگەیە و ئەوەیەکە ئێ بابە هەموو کەسێ ئەتوانێت لە مەسافەی خۆیان بۆ کۆمەڵی خەڵک باش بێ کاکیجێ ئەتوانێت کاکە تەواو ئێستا بە نمونە هەرچی جاش و مستشاری حکومەتی بەعسەیە
هەمی کە قسەیان لەگەڵاکی ئەڵێن چی ڕاستە کاکە ئێمە مستشار بووین و جاش و ئالم بابەتانە بەڵام ئێمەش چاکەمان هەبووە و خەڵکی فیرارمان ڕزگار کردووە و پێشمەگەمان ڕزگار کردووە کۆڵە تۆ دەیان کەسی یاوە بە ئەعدامکردن کاکە باشە لەم لایشەوە دوو کەس ڕزگار کردو ئەمەیەکەی بە کۆڵەکەکەی ئەوڵا تۆ بەعسی بووی تۆ جاش بووی جاش تەواو تۆ کابرایەکی جاش بووی لەسەر دەمێکە کە کورد ئەنفال کراوە کە هەڵەبجەیەکی بیاباران کراوە تۆ جاش بووی تۆ مستشار بووی تۆ پیاوی بەعس بووی تۆ هاوڕێی بناسم مەحسین بووی کاکە تەواو تۆ بۆت نییە بڵێ وەڵا پەرێزی خۆپایان پاکەیتەوە جا چونکە ئەمانش پارەیان پێ هەر هەمووی کۆمەڵێ لە هەرە ئینسانە هەلووک و خێڕی و هەتی موچەکەیان لەگەڵایە دیفاعیان دەکەن لەبەرەوەی پارەیان پێ ئەڵێ کاکە مستشار بوو ڕاستە کاکەرا مستشار بوو بەڕاستی بەڵام کاک فڵان کەس پیاوی چاکە باوەڕکە کاتی خۆی ئەو عەسکەری فیرار هەبوو ئاوا ڕزگاریەکردن و لە ماڵەکەی خۆی ئەیوب بەرە بۆ ماڵەوە دانیشتن و قسە بوو چێکی کاکە کابرا جاش بۆ ڕووی بابی ڕەش بێت باشە پیاوێ نابێ بە جاشی داجیکەرن کاکە پیاوە بێ پشت داکاتە نیشتیمانەکەی خۆی پیاوە بێ پشت داکاتە گەلەکەی خۆی پیاوە بێ لە کاتێکا 5,000 گوند دەستی لە کوردستانە ئەسووتێ 180,000 مندژن و منداڵ ئەنفال دەکرێ ها پێڵاوەکەتان بینی پێڵاوی ژنەکە کە ئێسقانەکانی پەنجەکانی قاچی و ئەمانە هەمووی ناو پێڵاوەکا بوو لە ماوەیە هەڵم گرتووە کورە میلەتی کورد ئەگەر میلەت و ئینسانێ بەس ئەوە ببینێ بە حیاتی خۆش نابێت لە داگیرکردنی کوردستان لە هیچ لە عەرەب و تورکەکان و فارسەکان لە ڕژێمەکان باوڵێن بە حیاتی لیان خۆش نابێت چونکە ئەم ژنە بە پێڵاوەکان ژێر خاک باش نییە ئێستش ئێسقانەکانی هەر پێنج پەنجەکەی لەناو پێڵاو لاسیکەکانی هەیەتی باشە کەسییان چی لەو سەردەمیان تۆ جاش بووی کاکە یاوەر باشە ئینسانەکە شەرەفی هەبێ لەو سەردەما جاشە بێ مستشارە بێ کەسی ئێساڵن کاکە ئێمە چاکەمانە بۆ نەخێ تۆ جاش بوویت تۆ لە مێژووە جاشی خائینی باشە جەد و بنەماڵیشی خائینە بۆیە تۆ ڕێگەیەوە جاش بیت ئەیچۆ ئەوە اینجا عزیزان من لە فێکم لایە نازانم چۆن ئەمە لەفە بۆ ئێوە باسکەم چۆن بۆ ئێوەی باسکەم دکتۆر فرسەت ئەحمەد وەزیری داد تۆ وەرە ئەی هاوار بە قورئان بە شەرەف و وجدانم ئازیزانی ئالا بەحمەد بە هەزاران ژن و پیاوی ئاسایی بە یەکتریان خۆش بوێت بە یەکەوە دگدان بە یەکەوە ڕابوێرن سێکس کە من حەقم بەسەریانەوە نییە چاوم نوقاوە تەداخل لە ژیانی شخصی هیچ کەسێکان ناکەم چونکە کرم بە کرمی خۆی سێکسەکە هەموو جانەبەرێک ئەو عیلاقەتانە هەیە بەڕاستی بەڵام منطقی تیانە تۆ دکتۆر فرسەت ئەحمەد بیت وەزیری داد بی ئەو هەموو فەزاحەتە هەت خۆزگا لە ڕووم ئەهات ئەم توانی ئێستا بۆتان بڵاو کەمەوە کە 50 دانە ئافرەت خۆی بۆ ڕوود کردوێتەوە باشە 50 دانە ئافرەت هەموویم لەلایە لەناو تەلیگرامەکەمە باوەڕتانە بێ نازانم ئایا چۆن بڵاویکەمەوە تۆ ئەم هەموو کچە بۆچی خوان بۆ تۆ ڕوود کردوێتەوە بەس پێم بڵێ دکتۆر فرسەت ئەحمەد چۆن ئەم هەموو کچە ڕوود کردوێتەوە تۆ بەس با من تێ بگەم کاکە یەکێ نییە دوان نییە سیان نییە چوار نییە تۆ ئەم هەموو کچە چۆن ڕوود کردوێتەوە پێم بڵێ هەمووشی بەچی ئەچێ بۆ شوقەکانی چێ ئێستا بۆتان باسەکەم خۆشەویستان باش نییە ئەمە هەموو ڤیدیۆکانە خۆشەویستان ها خۆشەویستان سەیریکەن ئالێرەوە ئاوە ئەوە لەبەرەوەی کە ناوی کەسەکە دەرەچێ بۆیە نایارم جوان بێن مەسەر شاشەکە بۆتان ئەوەی کە بۆی نردوم ناوەکەی دەرەچێ بەڕاستی یعنی زیاتر لە چەنە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ چوار پێنج عەفوو 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 هەموو ئەم چاتانە دەیان کش خۆی ڕووکردێتەوە بۆم دکتۆر فرسەت ئەحمەدە خۆشەویستە باشە دکتۆر فرسەت تۆ وەزیری داد تۆ ئەم ئەخلاقە بە تۆیە بەڕاستی ئەگەر تۆ وەزیری داد نەبی و ئەم کچانە خوان بۆ تۆ ڕوتەکەنەوە ئەم هەموو سنوومەمکە بۆ تۆ دەرەخەن کاکە ها ئەم هەموو شۆرتە بۆ خۆی دائەکەنێ بۆ تۆ بۆ خۆ لە ماڵەوە تەماشایکەی ها آخر عزیزانی ئارام ئەمە دکتۆر ئەمە وەزیری دادە ئەی قورب بەسەر داد بۆیە داد نەماوە لە هەولێرە بۆیە داد نەماوە لە بادینانە تۆ وەزیری دادەکە ئەوەندە بێشەرەف بێ ئەم هەموو ڕفری مەڕوتە ئەم هەموو کچ و ژنە کە لە دایرەکانە ژن هەیە بۆ نمونە هەموو ئەمانە خاڵە گیان تەلەفۆن بۆ کەم وەڵا لایڤم هەیە لێ تۆزێکی تر باشە بە قوربان بەسەر چاو باسی تۆشەکەم مێسە قوربانی تۆ سەر چاو من ئەگەر ئەمە دکتۆر نەبوایە و فرسەتی لەم هەموو کچە نەهێنایە
وەزیری دادیش نەبووایە بەخوا قسە حەقم نەکرد بە سەریۆ کاکە من نەقم بەسە خەڵکی ئاسایی چێگەیە چی ناکە کاکە وەکی مشکلی منە بۆیە ئەزیزان لەماوەی ئەم خولەی حکوومەت و وەزارەتی داد زۆرترین فەزاحەتی سێکسی و گەندەڵی و مەحسوبێت ڕوویان داوە بە جۆرێک کە کارەکانی ئەم وەزیرە پارتیە خەریکە بەتەواوەتی ڕائەوەستێ و بەتەواوی مانە پەچیان کەوتووە دەوروبەرەکەی وەزیری داد فرسەت ئەحمەد خەڵکانی خراپ هەلپەرست دایان پیسن بەڕێوەبەری گشتیەکان پلە باڵەکانی وەزارەت حاکمەکان خەڵکانی پیس و داوێن پیسن لەم ماوەیەدا سەدان گێچەڵی سیاسی و تەحەڕوش لە دژیان بەسەر کسان ژنانە کردووە باش نییە 6 مانگ بەر لە ئێستا دەیان و سەدان ڤیدیۆ چات تۆماری دەنگی بەڕێوەبەری گشتی عادل لەگەڵ کارمەندە ئافرەت و کشەکان بڵاو بۆتەوە بەڵام هەتا ئێستا نە کەس سزادراوە نە لێ پێشینەوە لەگە هیچ کەسێکا کراوە هەمووشی لای ئەم ئارام ئەحمەدە وجودی هەیە کە لای خۆمە ئادەی کاکە مەسئول بازانی تۆ لەناو ئەم دایرەی وەزارەتی خۆ ئەمە مشتە ڕۆدا بۆچی قسە ناکەی خۆیەوە ئەڵەم بنەماڵەی بازانی ئاوا بە ئەخلاق و ئەمەیە ئەوەیە زەحمەنێ بۆچی ئیجاء ناکەی مەسئول بازانی بۆچی ناچێت ئەو دایرەوە بزانی چی ڕوئەدا لەو دایرەیە بزانێ یەک ژن و یەک چیتی ئەماوە لاقە نەکرابێ تۆ بڕۆ تاقی یەکەیەکە بڕۆ کاکەژن بزانە وایە ئەوانێ باشە بەڵێ فرسەت هێناوە هەوایە لە نێو وەزارەت بەڕێوەبەری گشتی دەستێژی کردوتە سەر 8 ئافرەتی کارمەندی خۆی بە بەڵێنی درۆ ئەوەی دەیانکە بە بەرپرس لە بەشەکانە و ئیمتیازیان پێئەدا و پارەیان پێئەدا ئالەم بابەتانە بەو هۆیەوەشەوە دەیان گرفت و کێشەی کۆمەڵایەتی قورس ڕوویان داوە لە ناو لایڤەکانە تایەتی پیا و بە ژن ئەڵێ هین ژن بە پیاوەڵێ ئەڵێ قسە نەکەی هەموو ڤیدیۆ شتەکان و ئەوانت هەمووی ئەنێرم بۆ نازانم مێ دەکەی ئەم بەوڵێ ئەنێرم بۆش نەکرد هەر یەکە نییە ئاواش دوایە ئەبێ بەشەڕ و بەگێشەڵ بەیەکترن و کێشە دروست بێنە ئەم هەموو عایلەیە بەڕاستی باش نییە ئاخە چۆن بڵایەکەی تۆ کاکە هەمووی ناکرێ بەڕاستی ناکرێتەوە تۆ چۆن لە ڕوویەتەوە دانیشی کچێک دانیشتووە لە بەرامبەر ئەم وەزیر و گزیر و ئەم شتانەیە بێ دابنیشی بڵاویکەیتەوە کاکە ناکرێ بەڕاستی یعنی مەنتەقیتیان هێگاکەیژن باشە ئەمانە هەمووی بەڵگەی ڤیدیۆیی تۆمار کراون هەن کە چۆن بەرەکە ئافرەتەکان دەباتە شۆقەکانی زەکەریا شۆقەی زەکەریا لە هەولێرەوە نییە لە هەولێر دەستێژیان دەکاتە سەر و چاتی سێکسیان لەگەڵ دەگۆڕێتەوە وەزارەتەکەی کردەوە بە لە فرۆشخانەیەکی گەورە بڕواتە نەبێ خۆشەویستان یعنی ئەوە ورن بۆ هەر کەسێکی بنێری بزانێت کە ئێوە ڕەتان چۆنێ بەرامبەر مەوزوعانە باش نییە هەمووشی بەشی خۆی من ئەوەش بە دەستێژی سێکسی نازانم چونکە ئەو ئافرەتانە خۆیان بە پارە ئەچن یا بە مەسلحەت ئەچن بۆ ئەمانە ڕوو دەبنەوە بەڕاستی بەداهێناکو دەستێژی ئەوەیە کە تۆ بێ بە زۆر ئافرەتێک وا لێ بکەیت بەڵام ئەم ژن و کشانە خۆیان ئەچن خۆیان ڕووتەکەنەوە بۆیان بەڵام لە پێنای بەژەوەندیە بۆیە ئازیزان فەرقەکە تۆ وەزیرێک بی بۆ نمونە یان بەڕێوەبەرێک بیت یان پۆستێکی هەبێ بێت تۆ ئەم پۆستەی خۆت ئیستیغلالکەی لە پێناوی شتە تایبەتەکانی خۆتە لە پێناوی سێکسەکانی خۆتە ناکرێتەوە مدیری تە بۆ نمونە من باسم کرد لە ڕانیە لە ڕانیە کاتی خۆی کابرایەک مدیری شارەوانی بوو بە ژنێک ئەڵێ سێکسم لەگەڵا کە عەرزەیەک تێمێ ئەڵێ وەڵای نایە ئەڵێ دوو عەرزە دێمێ ئەڵێ بەخوا هەر نایە هەتا سێ عەرزە و پارە ئەوانە ئەڕوا ژنەکەش کرد هەر نەیە بوویە باشە کاکە بڵێ تۆ هەی ڕەش و ڕوود تۆ بەڕێوەبەری شارەوانیەکی لەو ناچی سۆران و نازانم ئەلەم بابەتانە عەرزە هی کرێکاری دایکتە یا هی ئەو خەڵکەی ئەشی بە خەڵک ها ئەمە دەسڵاتەکەی پارتی بنەماڵی بازانیە ئەمەیە لە هەولێرە وەزیر و دادوەرەکەتان پارتی بنەماڵی بازانی جگەلەوە کە لە نێو دادگای پێداچوونەوە ئێستئیناف دەیان بەڵگەی سەلمێنەر بەدەست وەزیر گەیشتووە کە بەشێک لە حاکمەکان مامەڵە بە کەیسەکانەوە ئەکەن لە بەرامبەر بڕێک پارەدا قاتیل بێبەری دەکرێ کەیسی سیاسی و ئیداریەکان دەستکاری ئەکرێ بەڵام وەزیر قڕۆقە پێ لێ کردو ئەلف قسە ناکە بە هیچ جۆرێک باشە تۆ وەرە ئەی هاووان وەرە دادوەر بی دادوەر ئاخر کاکە کارەساتە من دەیان جاروتومە هەژ وڵاتێ کەتی تەندروستیەکەی فاسد بوو کەتی دادوەرەکەی فاسد بوو ئەو کۆمەڵگایە کۆتایی پیاتەوە بەڕاستی لەگەڵ کەتی تەربیە و ئەم بابەتانە ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا پزیشکەکان من ئاگام لێ برادەرم چۆتەوە بۆ سلێمانی پزیشکە بچووە بۆ سیتەک لەگەڵ 5-6 پزیشکا دانیشتوو ئەڵێ کاگەنان پزیشکەکان هەمووی باسی نەخۆشەکانی خۆیان دەکەن بەتایبەت کەسی تایە کە جوانکاری بۆ کچا بۆ کچان ژنانەکە ئەڵێ لەسەر خواردنەوەم باسێکە ئەڵێ وەڵا فڵان شوێنی ئاوا بوو ئاوا مێردەکەی وەسا بوو ئاوا سانتیمەتر سمتیمە پێوە ئاوا مەکرد ئەوە مەکرد ئەڵێ هەمووی ئەوانە بۆ لەسەر مێزەکە باسەکە لە کاتێکا پزیشک کاتی خۆی پیانەوە سوێنی یاسایی خواردووە مەحرەمە بە هەموو ژن و کچێک
بەڵام ئێستا پزیشکەکان ئەچن لە سێمانی هەولێرە ئەچن باسی هەموو ئەو شتانە ئەکەن لەناو خۆیانە. دکتۆرێکیان وتبووی تای ئەمڕۆ 3 عملیاتم کردو بە بەلاش، یعنی 3 عملیاتی بە بەلاش چۆن؟ یعنی 3 عملیاتی کردو نەشتەرگەری پێویستی بە نەشتەرگەری نەبووە، بەڵام کردوتی لە پێناوی پارەکەیە. يعني من نخوشم أشم ولا على بنشر قريب كلي نشر بيش ناكا لبر باركة نشر قريب كنت مسيان كدو أمره باشا. يعني الدكتورك أو ندبي يشرب به بروا نشر قريب بو كسب كاكا نشر قريب بيوسني لبناي باريا أو كم الجاي ما عملياته كاكا. إيش ده أرى محمود وقصص أمانة مكة بأمانة بأخلاق بقول بانه بيعمل بأخلاق أمانة بيروش بقول كاكا ناكلي تو بيرسوش تبو بيلاو بري بيلاو أي هوار أبينا بيبكري سلوشتي بيلاو ويا أمانة همويان بيلاو عزيزاني أرى محمد تو ناكلي إنسان بيلاو بقدر السلسلة أبي قدر جيب قاتي أبينا بينكي براسي أما هيك أمكم الجاي ما بري وبأمانة بيلاون أبينا بينكري براسي أبي أو زماني أرى محمد بو أمانة باشا ككرامتي أم بشتيني كاكي برو سيري جماعتي اللي في كفروشة كان كقيوان صدر زمان وديني جنان لنا قيوانا دين كسيكسي دقلاكلي لنا جماعتي قيوانا أزل يا رام أحمد همو رسم كان بلايات شي كسب الجندة قيوانا هي خوش ويسان هيش حاشا حازي هموي دمي آوال يكردو لشي آوال يكردو أمي آوال يكردو نيت دريو ممشي آوال بس كردو تو أمي شاكردو بوشي أمان وال يكردو لقيوانا زحمة النبي بوشي والي كدوه جاهنا كسي خزمي لوي كاغرم عيبتو بقشتي قساكي من بورم لوي اي بوري بو اول لوي اي لو كيف خوته كاكي جان ما يلا بوري لوي بيت طواو من ناتام بويتو لي دركم كاكا معقول نيه يعني خشكي من بروا خويله تروهين كاتو اوا وممكن واليك او واليك بشبو قيوانو من دفاعي لناكم باخواو بيغمبر با شي خوشي خومش دفاعي لناكم كاكا شو فساد خانه قيوان كاكا تو اگر بعينيكي بشرفن بوكس اللي بو قيوان زحمه النبي كاكا بو اني اللي بو قيوان بزام تيبقى براس مش اني اللي بو قيوان ها بارتي جاري من حقش متى او باورا بيا بنبي برجنكي ايشكات بيتا ناقوش اللي بوقسي من براسي جن تان جن لما دانش لما رو بي بيا برو ايشكا كاكا تو ايش شي علي قماري برو بخو بارا بياكو جنك با خان مي مال بكاكا تو باش نگه خانمی مال به برو سیارش بوش نگه کر برو پیاسه کا برو سفر کا همش کا برو منی رو بکری کاری کاک قرمك بسريا بهزارانش انا سنم اوروبا ميديان هي امش نداموا بنجر ام دس ابدا سو بنجي جن ابدا سو بنجي جن به ابي امند ناس كو جوان بك بياو عدا دورو سيريا كابزانك امشنا يسا همو امشنا انا دسو بنجان بو بكولوج هاك كل اللي بدني هني لا تنورا ها اسخانك تشولو تشو رقاوي بو خو هنا جناتي كاكا ايلو لأوروبا بروسيلي أو مش نكبت أنا حالا شونا عزيزاني أقولك إيش أكن هار هم يونيان إيش كذا قل كلام بس يا كاكي جان كشي بياقة دانش ولا جنان آزادية باجني إيشكا إلا وصوليتية برامر بجن أيكن وانية جن أقربيه بالمنا أقربيه دولار ولا درا وسيكس كاكا لمالو بهريكا بخوا سجدي كي هريكا بخوا لدرا بهريكا هيش إلاقي بونية سي قرمة كان كاكي جان جن خوي بيه هموش يا كاكي جان نيشي نايكا اگر نیکی به رحمت باوک اینجا عزیزم اما حاکم کانشان که باس من کردو اما دادوره کانی کردستانه اما پزیشی کردستانه باشه معقوله دادوره یک لدربنی خان هر اسیه کاکا بجلی اگسی بولای دای طلاق کاچی طلاق دی لکابلاسن خوی مالیک ابو خوی ای لو تو سریو حاکم زغلانه که عزیزانی على محمد حاکمی زغل هرشي حاكم هي الاستيمانية هر هم إلى برزايا كان استيماني في لا ورقت ولا لا 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 شاسوار خوشي بيسان صوبيش كان شاسوار هي يقدر دول باسي شاهين ورناقري يعني شاسوار شكاتي كزوان ناقري تجي شاسوار بي دبريك ايوا حاكم كاكا او دادور جام مش مو بس استيماني بيعني شكات مليبكن بون منا دادور يقلاشي تو راه محمد تو سكاتي كدوا بدادور كان سوكاتي كذوبة مثلا دو بزيشكا كان كوا بلقا كوا نازل مشي أشي بورق أوراقهم بوكا كورا برو جنابي حاكم بقول باني أم عيدين تو خود قندلي تو خود غرقي دفسادية كاكا تو خود دزي بقول باني معيدهم تو خود لمالو دانش توي بافل تلفون بوكا على جنابي دادور أو بكا علي بسر تشاو دبلوانية يك دادور مبيبلي له ديرو بادينانا بياو بمسؤول بلوانية باشا مسؤول تلفوني بوكا بو هدد له لبعدين انا باشا ولا جناب يد اوشتا بلا بربع على محمد كبن منك سجنه بزان ايكايا نايكت باشا بزان بياو هي بلا مسؤول بازاني من نايكم اما كاكجا اما كومرغاكي ايميا كشي اجي انا محمدو كاك الرئيس بكرو بياو وشنو وشي والله من نايكم كاك رزيشي شاناز دانشي كخساك شاناز ابراهيم محمود
نازانم چی بکەم بەڕاستی گەندەڵی هەیە و ئەوەی هەیە کوێ دەبڕۆ ژنەکەی لەتیفە بەنداو دەست دەبڕۆ بابە گەندەڵ تۆی بە قورئان کاکە باشە گەندەڵ تۆی بووکەم بە قوربانی هێرۆ ئەو هەموو ڕەخەمان لە هێرۆگر کاتی خۆی وەڵڵی ئەو هێرویە بە 100,000 ئەو شۆرا بووە لە چاو ئەو شانازە بەڕێزانی ئارام ئەحمەد باشە اینجا لیژنەیەشی تایبەتی وەزارەت راپۆرتێکیان لەسەر فەزاحەتی دادگاکانی کوردستان داوەتە فرسەت ئەحمەد و دەیان و سەدان بەڵگەی حاشا هەڵنەگیریان پێشکەش کردووە بەڵام دیسان جەنابیان بێدەنگن و سووریش ئەزانن سەدان کەس لە زیندانەکان بە ناحەگیراون جگە لەوەی وەزیر ئەوە ئەسڵن توانای دەست و وەدانی نییە لە کێسە سیاسیەکانە کە دەزانێ بەشێکی باشیان زۆڵمی گەوریان لێکراوە یعنی بێنە پێشایی خۆتان تۆ وەزیر بیت وەزیری داد بیت ئەو هەموو خەڵکە بگیرێت مەسئول بازانی لە هەولێرا بیگرێ یا لە بادنانە بیگرێت تۆ وەزیر ناتوانێت تەداخل بکەیت باشە تۆ وەزیری ناتوانیت تەداخل لەوا بکەیت ئەوە چ وەزیرێکە کاکە ئەوە چ دادوەرێکە نایە تەداخلکە کاکە یعنی وەزیرەکە ئەزانێ کە سەدان کەس لە هەولێر و لە بادنانە گیراوە و ئەمانە کەسی سیاسین و ئەمانە خەڵکی شەریفن خەڵکی خراپ نین بەڵام دیسان نایە لە قسە بکات باشە والله بنداو كاكا وقسي مني والله قسي جهة طلباني بالقرآن أو بنداو دس والله قسي مني كاكا والله أجزني آرام أحمد أندامي شي مكتبي سياسي بو يجرموه وتي إمام جلال طلباني بالرحمة بأقسك أو يجرموه وتي لا قلات شوالان كوبونا وما نبو إني مكتبي سياسي سكدياتي وتي كهات ندرو ولا باوزاني الساحة كان وتي هم من وساب تشالك أو تشالك أبو بونمونا وكو أستيلك تۆزی ئاویتیا بۆ نەیەکێکێ بۆ میسکردن بۆ لاوەکە ئەڵێەوە بۆشی هەمووتان نیان میسکەنە ئەو چاڵەوە نایبنن بەنداوەکەی لەتیف تویان بۆ وتبی ئەوە دەجار ئەمە وتی پارەی بەگوتی من بەنداو دروستەکەم لە کوردستان تا هیچ دروست نەکردەوە ئێوە میسکەنە ئەم چاڵە بووی بە بەنداو و نایبن بەنداوەکەی لەتیف ئەوە قسەی مام جەلال پێڕا بوارد مام جەلال خۆی کاکەجێ ئەوە بۆیە منیش ناوم ناوە لەتیفە بەنداو دەست چونکە لەتیف کاتێ وەزیر بووە لە بەخاکاتی خۆی پێشتر وەزیری نازانم کشت و کاڵ بۆ هیچی بووە توێتی ئەم پارەیە تەرخانەکەین بۆ بەنداو خۆی دزیوێتی نەتی بۆ شاناز بۆ دەندن باشە دەجار پارەی بەگرتووە لە پێناوی ئەوەیە خۆ قسەکەم ڕاستە کاکە لەتیف کوڕی جەمالی خەزێنەیە کاکە باوکی ناوی جەمالی خەزێنەیە کاتی خۆی لە سێمانی لە خەزێنی دەوڵەت مۆزە بووە پارەی دزیوە لە ڕۆژنامەیشا باس کراوە ئەم جەمالی خەزێنە جا لەتیف ڕەشید ئەوە زۆڵە جەمالەکەی پەڕاندووە ئێستا خۆیان ناوە جەمال ڕەشید بە جەمالەکەی پەڕاندووە بۆ ئەوەی کەسە دەرێ کوڕی ئەو جەمالیە کە کاتی خۆی لە جەریدەی حەقایقی ئەو سەردەمانەیە ڕسمی هاتووە کە ئەمە خەزێنەدار بووە لە سلێمانی پارەی دزیوە کاکە بۆ پێتان ناخۆشە برا کاکە گەر باوکی من دز بوو باسی بکەن برای من دەباسی بکەن کاکە تۆ عیب نییە خۆشەویستان ئەمە وەزیرەکەیشمان ئەکسڵاوەکە لێبێ ئارام ئەحمەد بۆ خۆت و بۆشی خۆت و کوڕی یاخوا ئەو نەڕێ هەدمێنە ئارام ئەحمەد خۆ پێغەمبەر پایەداریکە کورە ئەوەی پیرێژنی ئەو کوردستانە دوعام بۆکەن بە قورئان هەر قۆزە بم ڕۆژ بە ڕۆژ کاکەم بە قورئان برادرم هەیە خواوەشیر من لە بیرمێ لە دایک بووە ئەڵێ باوکم ئێسا هەر من لە بیرمێ لە دایک بووە ئێستا قسەر سێرەکەین تاڵ بە قژیەوە نەماوە قوڕ کراوە بەسەریا ئەو ڕۆڵە بۆ لێ هاتووە وەڵڵی چی بکەم کاکە ئارام ئەحمەد خوڕڵی تەمەنی تەمەنی باوکمای تۆ هاوارێ کاکە بە قورئان بیرمێ لە دایک بوو من وەڵڵی ئەمە بۆ لەبەرەوەی هەرچی ئینسانی شەریفی ئەو مجتەمەعی کوردە هەیە هەرچی ژنی بە تەمەنی کۆمەلگای باشوور هەیە هەرچی پیاوی بە تەمەنی ئەو کۆمەلگایە هەیە هەر هەمووی دوعام بووە کاڵێ خوای ئارام ئەحمەد پارێزە بۆ ڕسواکردنی ئەم هەموو دزوو بێشەرەف و بێقیمەتە کە لە باشووری کوردستان هەیە أنا عاصي موضوعك أو هم كسيد دز بدعاء بأبو آرام أحمد إخواش عليه أم كابلا سحقة بويا يعني متي ما يوتوا كنتو كل ماشي أو هي مسألة كذا إنجا كيشك ويا أنفرسد أحمدا بير بوا هندا عقلي خلفاوة كزور روش بشوفي لكي عليه بابشين بوداد جا لبري وزارة باشا هل أم بتمني ونزاني وداماوي وزير واي كدوه حالي دادقا كان لو بري خرابي أبي حاكم كان بأرزي خوان شيان دبي بامشي جنازة أم بيانك أو أبيله بالنازع أم فيها قرابة كارهن أما تشي بكارهن كرة كان بعد خواتو تيمجين زحمة نبي كاكا أما أنا تشي أخون بو تمني بيرو بكوتانو أشن أم كتجوان أشبولان كاكا وفيديو أنا كتشي وايتي قسم بخاطر الناس اللي كانوا جوانا كاكا بس تيناكم شون بو أم بتمنى نروت بنو أم كتشانا من ألو تيناكم أنا مثلا كمان تمني خياري حاول إني بس دولار هاي مسألة كتير براسي كاكا بس بعمل لهم إنك تيبكم عزيزاني من بعمل تيبكم كاكا باشني إسام من
خۆم ئەگە زۆر حەزیش لە ئافرەت کەم دەڕوو نایە بە کشتێکی گەنج قسەکەم کاکە ئەمانە چۆن لە ڕویانیە لەگەڵ کشتێکی گەنجی 18 ساڵە 20 ساڵە ڕوو دەکەنەوە ئەو شتانەکە من لەوە تێناکەم بەڕاستی باشە ئەی چۆن ئاوا پیر و پەکەوتێ بن کەچی ئێشێشە خەریکی وەکو شێخ جەعفەر وەکو هەر هەموو ئەمانە کاکە ئایا ئەمە ڤیاگرایە ئایا ئەمە دەرمان و مەلمانێکە خۆن ئەمە شتێکە خۆن ئەمە چییە کاکە گیان برات وەڵا لایڤمە یە خاڵێک گیان كورا كاك مصر خجالت به بقربان بمدي با ناو كدر مشي هات شلون قسم بويا هلا خو ولا خجالت خو متم تو خجالت خوي بياجي محترم كاك مصر خجالت خو كاك ايشو انا والله ولا برا باريان بي مام دولار كاك انا والله عالم خليا خوش ويستان هاش كيسي سكسي ببلغوا براوه بدم ام حاكمه بلان بهوي هندي بسي تايبتو نهيني جياني خوي كخوشي لا ريد لا ياوا باجنيه بيدن بوا باجنيه ونيتوانيوا تناند كابلاي دزيجي كات بينت اللجنه اللي كولينوا اوي هيج نيوراو كبيشي بداتك جا اوي كاكا اسا من وزير من شوينك خوم هزاران اشي قورم هبه اي شلون بيرم بريو بركم فلان داد وركي بدسم او شلون بين بدات غاز احمد النبي يخطو باشله بو غنا كاكا تو خو پاشەڵێ پیسە عاجزەکەی ئارام ئەحمەد باشە پێم بڵێ ئەگەر تۆ خۆ ئاوابی وەڵا برای ناتوانێ ئەو کارەکەی بە هیچ جۆرێ بەخوا برای ناتوانێت کەس بێ بەداد بکە تۆ خۆ گەندەڵی خۆ فاسدی بە وەزارەتەکە فاسدە نایە تەداخل لە کێسی هیچ کەسێکا بکەیت ئەوە کوتێکە مۆشتەکان پاشان دادوەرەکان هەمی خەریکی فەسادی بێ ئەخلاقین کاکە وەڵی ئەو مۆبایلە قەسەم بەخوا 100 ڤیدیۆی ئەوانی تایە باش نییە ئەیتۆی بۆچی ئەڕۆی کچێکم بینیوە ئەچێ خۆیەکە بە هینێکە گوڵی سوێن بدانا و وەڵام من جی کلاسم کڕیەوە بە تەمام ساڵی ئایندە بیکەم بە نازانم چی بەساقب وڵای جی کلاس هەر بۆ تۆ باشە تایکێکی نەنکە ئارا وەڵا کێ بۆی کڕیوی ئەو جی کلاسە وەڵا جی کلاسێکم هەیە ئەوم هەیە ئەی کێ بۆی کڕیوی لە پێناوی چیان بۆیان کڕیوی لە پێناوی کە جوانی بە ناموسم بەس جوانیت چکە جوانەکە سروشتی نییە هەر هەمووی هیچی خۆ نییە جوان ئافەتی جوانە و جوانێکە سروشتیان جوان بێ نەک تۆ بێت دەموچای خۆ بگۆڕی ئەوە هێنی دگلە ئەیشۆ ئەو پارە ئەو جی کلاسە کە تۆ هێناوەتە دگلدانی شەوە کاکە یەک ساڵ ئەو ڕەتێنن بە سییان بە 4 بە 5 بە هەر 5 دەمەسئولەکە جی کلاسێکی بۆ کڕی خۆ هیچیان بەر ناکرێت کاکە بە چەنە جی کلاس کاک عەزیزان بە 10 دەفتەرە بنمونە بە 20 دەفتەرە بە ساڵێ 20 کەس بۆیە کڕنوتەوە وشێکی عەجیب نییە ئاگام بە مۆسەکانە بە قوربانێ بن ئەیچۆ 20 دەفتەری تێچی باسی دەفتەر بێ کاکە بەسی پیاوی مەسئولی تەنگە ئەسووری دز و جەردەیەکی دەفتەرێکەدەن ئەو جی کلاسەکە بۆ خانم یەک ساڵە لە خزمەتمانە جی کلاسێکی بۆ بکڕۆتەوە کورت و کرمانجی لێدا ئەویدە دوایەیەت چیەکە مجموعەیە خوێڕی تێڕی ئەوە سێنێ بە ڤیدیۆی ڕسمیە گرێ باش نییە هینی ئەوە هینی جی کلاسەکەی اینجا ئەوێ چی بکە ئەوێ کچان و ژنانی کوردی ژوا لێ بکە ئەوە هەمووی مەسئولە دزەکان لە پێشیانەوەن جی کلاسەوە نیە مەسئولەکان لە پشت ئەو مۆزوعانە لە پشت ئەو جی کلاسی ئێمە یاومانەتێ باشنی بڕۆ ڤیدیۆی بکە و باکچان و ژنانیش لە تۆ فێر بن و ئەوانش بێن بۆ لامان بۆ ئەوەی ساڵێک بەس 20 نەفەرمان جی کلاسی بۆ بکڕین ئەوە ئاوایە مەسەلەکە کاک ئەوەی عەسی مۆزوع قسەکانم ڕاستە یا ڕاست نییە خۆشەویستم 25 دەفتەر 25 مەسئولی تەنگە ئەسوود ئەتوانن بە یەک ساڵ بۆ کچێکی بکڕن چییە؟ تاو 12 مانگە باش نییە ئەم 12 مانگە هەر مانگی 2 کەس کیفایەت خۆیەک مەسئول بەتەنها نایکڕە شتیوانیە قسەی قۆڕە مەسئولێ بێت 25 دەفتەر بە هینێک بەجی کلاسێ بۆ ئافرەتێ شتیوانیە بەڕاستی باخوا بە 10 مەسئول کڕیویانە بە 15 مەسئول کڕیویانە بووی با باش بزانین ئەرە وەڵا ئەو دووبەیەم بجا ئەو دووبەیە چی ئەی هەڵوان عەزیزان ڤیدیۆیەکم بۆ هات سەری ساڵ مەسئول بازانی لە دووبەی بوو ئەم مەسئول بازانیە خۆی و ژن و مناڵەکانی پێم ئەی بۆ وڵاویکەوە تو کەم ناکەم سێ بەسەریەوە کاکە کوڕێ بۆی گرتووم ئەوانیە دوای کەوتوم وەرحاڵ باوەڕکەوتی لە باسی بازاڕی چێنەکرد ئەیان و ئەوەی کە ملیۆنەر نەبێ ناچێ بۆ بازاڕ سم بەم ژدانەوە بڕۆن نەفۆم ژدانە جلی ئاسایی باڵێن پانتۆڵ کراسوانە بەرکەم ئەلێتە بڕۆ بابەت تۆ خۆمەکەی شوێنی توێ مردومێتەوە یەی بۆ ئێرە بۆش هینەکەی ئەسپێرەجی فانتا فەتەڕۆڵێ حەیران دەڵێ لەسە بڕۆ بۆ شوێنێکی تبەرمونە ئاوە پێ عەزیزانی ئارام ئەحمەد بۆیە جەنابی دادوەر جەنابی وەزیر و گزیر بۆیە ئەو قسانم کرد شتەکانیش بڵاو ناکەم و قەی ناکەم چونکە بۆ بڵاوی ناکەمەوە
لبرويك هم فصاحتها هم آفتي الروت شيخ خويتي شيء ممقبايا شيء قنبايا كل كاكا وضعت خلقا ونازانم أو كاكا بخاتي وخاتي في غمر كاكا كاكا هزاجا نصيحتي خير ممكن بلا أي هاوان أقل حزل آفتك كان أنا باسي حسكم باسي خوش يستيكم يعني لودي أو من قناعة بيني كاكا برور الشوين دوبا خوتان دقل داني خوتان كانوا تواو بس بين بلي بوشي دا أنا أمهم فيديو روت أني رنو أمهم أو كاكا بخاتي خويا خوا بلا دنيا كيتش أقول راو جرايم لا أما قاتي أرى محمية لمولا كاكا هموت أنجلي كلي كانوا نايم من قاتي أرى محمية خوشي سيباكم بنا مسلم أوني نوكم لهمو سلاني شدي باتي شريف ترى باباش بيزاني كاكا بس نيم من دزو دروز النبوم كاكا بس نيم فاسد نيم كاكا بس نيم بباري أو خلق بباري دزيو شد خليكي دقلو ألم بابا تاني نبرا والله الدنيا شي خلاف كوتين ده عزيزان الصوت خوش به قرباني ايوا ام شوكم خوش بك او باشتان پیشکش کم یوادارم که سوودێکم پێ گەیاندبن تۆزە باسی ئەو دزم سوشتەم کردبێ باشە وەڵای ئەو مۆبایلێ من ئێستا خواوەکی نییە بیفرۆشم بەیەکێتی و پارتی 1 ملیۆن دۆلارەکە بەها بە وەڵڵی هەر بڵێم بەخوا 1 ملیۆن نێنێ ئەو چیرۆ مۆبایل ئەیە بڵاوێکەمەوە بە قورئان ێستا بۆ مەنێرن باباش بیزان ئەمە نەشتیایە باوکەنەڕۆ بەڵام من شتان ناکەم بەڕاست لەبەر خاتی ئافرەتەکان گوناحن دامان قوربانین بەڕاستی ژنەکان لە شوێنێکە لە دایرەیەکە پیاوی خوێڕی ئەو گەنەخۆرە پیس و چەپەڵ بۆ گەنانە ئەچنە بن کڵەشیان بە پارەی ئان خەڵەتێن و ئاوایان لێکەن بەداخەوە بەڕاستی بەداخەوە عەزیزانی ڕەحمەت هەمووی بە گونەڕوتیە ئەرێ قەسەم بەخوا هەمووی بە گونەڕوتیە وەکو سروەخان یادی بەخێر سروە گونڕوتی خۆمان أنا والله سير ويان هيش خمو نبي قسم بخوا استنها خوني روش بروش حزبك وخليك زياك لكل سنة قل روتكان هكا حزب دروسكن بناوي حزبي قل روتاني كدوسان سلوبكن بس كتير يكني بروات أنا بي أو حمود بخوا أزين شيء بروا كان شخص حتى سيهنيت هو تأكيد بو حزب دروسنا يسلو هالبراسي ها دروسي قال جمكم بس كتير يعني لسه دروسك بناوي لسه قل روتاني كدوسان دڵنیابە لەوە کە لەو پەرلەمانەیە 40-50 کورسی هێن ئەرە وەڵڵا دەی عەزیزانی ئارام محمەد هەویستم تۆزێک قسەی خۆشتان بۆ کەم لەگەڵ بابەتەکەیە و لە بابەتەکە زۆر بەداخەوە زۆر هەونێ خەمهێنەرە بەداخەوە بەڕاستی بەڵام هەویستم ئەو قسەتان بۆ کەم و تەواو ئەرە وەڵڵا دەی خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام محمەد قوربانی ئێوە